ناوی کارژێڕی کۆمەڵگەی بارز و برای وەڕێزم کاک برزۆ ڕەسڵ خۆشناوە گەرمترین پیرۆزبایی لێ دەکەین بە بۆنەی بەدەستهێنانی ئەو نمرە باڵایە لە خۆی لە خۆیدا بەڕێستان هەفتەمی هەرێمی کوردستان و چوارەمی پارێزگای هەولێر و یەکەمی قوتابخانەکەمان جەناب جێگە شانازیمەی کاکە ژیار ئینشاءالله ئومێدمانە هەمیشە هەرەوە لە لوتکە ببینین هاتنی ئێمەش بە ئامادەبوونی توێژەران و مامۆستایانی خۆشەویستی وانەکانت ئەو پەڕی سەپۆرتە لە بۆ تو لێ بتوانین ئینشاءالله ئەمە وەکو کۆمەڵگەی بارز هەمیشە هاوکارت دەبین هەمیشە لەگەڵ دەبین هەمیشە هەتوو بە بەشێک لە خۆمان دەزانین چونکە سەرکەوتنی تو بەڕاستی ئەو پەڕی شانازیە لە بۆمە ئەو پەڕی خۆشحاڵی لە بۆمە بەنوێ زۆر بەخێراتن تاکەم سپاسان دەکەم لە بۆ هەموو مامۆستاکان و مامۆستا ئەسکەندەریش کە نهاتمە و دەمێ زۆر سپاسی دایک و باوکم بکەم چونکە بێ ئەوان هیچم نەدەتوانم تەکید ئەو 12-14 ساڵە هیچ بێ ئەوان هیچ نەدەتوانم نەمدەتوانی بگەمە و پلەی کە ئەوانم هێندایە دەکوانم زۆر دەستخۆشی ئەوان دەکەم لەگەڵ ئێوە سپاس دەکەم چت هەیە لە بۆ کۆمەڵگەی بارز کە ئەو ساڵەت قوتابی کۆمەڵگەی بارز بووی خۆی یەکەم ساڵە لە مەکتەبی حکوومەتی بووم ئەوجا مەکتەبەکی زۆرەوە بوو ڕاقی بوو مڕەتەب بوو ئەنی زۆر بەدڵم بوو هەردەیان گوڵ مەکتەبی حکوومی خراپ و کەسی ناحکمی وانە لەسەر ئینسان بەڵێ مامۆستاکانیشیان زۆر بەتوانە بوون ینی علمیان زۆر پێ بوو سپاسانەکەم من دووبارە پیرۆزبایی لە کاکە ژیارەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئینشاءالله سپاسێکی تایبەتی مامۆسایانی بەڕێزەکەین کە هەمیشە لێ بڕاوانە زۆر بە مولتەزمی کارەکانی خۆیان جێبەجێ کرد جێگای شانازی هەموومان ئێمە وەکو مامۆستایانی کۆمەڵگەی بارز و بەڕێوەبەر و ئیدارەی کۆمەڵگەی بارز ئەلێرە ئامادەین لە ئەوی پیرۆزبایەکی گەرم لە کاک ژیار بکەین بەڕاستی پیرۆزبایی لێ دەکەین دەستی خۆشببی لۆ بەدەستهێنانی ئەم نمرە بەرزە بە ناوی خوای بەخشندەی مێرەبان ئەمڕۆ ئێمە وەکو ستافی مامۆستایانی پۆلی 12 لە کۆمەڵگای بارزی ناحکومی هاتوین بۆ پیرۆزباییکردن لە کاکە ژیار قوتابی خۆشەویستمان بەو نمرە بەرزەی کە توانی بەدەستی بێنی ئەمە زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەوە ڕۆژێکی چاوەڕوانکرا بوو بەڕاستی بوو ئێمە شایانی ئەو دەرەجە باشێ بوو هیوادارم سەرکەوتوبی ئینشاءالله لە ئایندەدا بتوانێت جێدەستی داربی ئینشاءالله و دەستخۆشی لێ دەکەم و لە خانەوەدە بەڕێزەکەشیان زۆر سوپاس بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان بە ئیزنی ئەو مامۆستا بەڕێزانە ئەمەش هاتینە هەم پیرۆزبایی و هەم دەستخۆشی و هەم دوعای خێرمان هەیە بۆ کاکە ژیاری برامان کە الحەمدولله بۆ پلە باش و بەرزە الحەمدولله قۆناغی دوازەی تەواو کرد لە کۆمەڵگەی بارز ئەمن مامۆستا شاڵاوم بەڕێوەبەری ئامادەی بارز وەسال لە مامۆستا گیان ئەمنیش ناوم سەردەشت بابی ژیاریمە بەڕاستی ئەمن لە ئەمریکایمە ئێستا حالیەن دەبواە لە لای ئێوە ببوو خۆم بێمە لای ئێوە و مەکتەبەکە کە دەستخۆشیتان لێ بکەم زۆر منەتمان پێ بەوەی کە هاندانی مەکتەب و ناوبانگی مەکتەبەکەتان دەورێکی زۆر باڵای هەبوو لە بۆ ئەو دەرەجەی ژیاری دەستەکان خۆش بکاکتۆر ئەمە بەڕاستی کاکە ژیار جێگەی شانازیمەیە وەکو برا وەکو کەس و کاریمە بەڕاستی کوڕەشی هەتا بڵێ نازار و ڕێکوپێکە ینی شایستەی زۆر زیاترە ئەمە تومحمان هەیە بەڕاستی ئەمە هەمیشە وەکو برا و کەسی کاکە ژیاری دەمێنینەوە لەو مەرحەلەیە تەنها لە مەرحەلەک پێکەوە نەبووین لە هەموو مەرحەلەکانی ئینشاڵڵا لەگەڵی دەبین ومێدمان هەیە هاوشێوەی ئەینشتاین و کۆسەر بیرکار و کەسایەتێکی زۆر ئینشاڵڵا بەناوبانگی جیهانی لێ دەربسی تێدا ژیار فعلەن ینی نەک لە بەرەوەی کوڕی خۆم بیتن فعلەن کەسایەتێکی ئەو قابلیەتی تێدا ئەمن بەرچاو دەبینم بەخوای کاکتۆر ئەمە لە ماوەی ساڵێدا چکە عادەتەن ئەمە وەکو ئیدارەی بارز تەنهاوە نییە کات بەڕێ بکەین زۆر بەدیراسەوە لەگە قوتابەکانی خۆمانی کاکە ژیارێک هەموو بابەتەکانی تەڵەبان دەکەن بڵێ کاکە ژیارێکێک لەو تەڵەبانێکە بەڕاستی هەمیشە گرنگترین خاڵی لە بۆمە ئەوە بوو هەمیشە لە کۆبوونەوەکاندا وەکو تەڵەبەشی تایبەت باسمان دەکرد لەبەرەوە هیچ کاتێک لە خۆ جوابی نەداوە هەمیشە هەڵبژاردنەکانی
بە دیراسەوە دەکرد هەتاکو تەواو دڵنیان نەبایە کە تەفاسیلی چییە وەڵامی نەدەداوە بەڕاستی ئەوەش بەڕاستی بەرهەم وەکوەوەیەکەوە دیراسەی بابەتەکانی کردبی ئیدی ئینشاءالله ئومێدمانە لە قۆناغی داهات و زۆر سەرکەوتووبی طبعا دەستخۆشیەکی زۆریشمانەیە لە بۆ پاڵپشتی جەنابەت و دکتۆرەی بەڕێز و خانەوادە بەڕێزەکەتان کە هەمیشە هاوکاری پلان و بەدەڵاتچوونەکانی ئێمە بوونە زۆر دیارە و بە تاکید وایە ئەمە شەر دەستخۆشی هەر لە دەستخۆشی نازانی زۆرە شتێکی ترمانە غیری ئەوەی کە هەتا دنیامایە دەبی سوپاس و ستایشی ئێوە بکەین و دەستخۆشیتان لێ بکەین و ئەو مووقف و ئەو جۆرە تعلیمەی کە ئەو هەندانەی کە ژیار لە ئێوەی وەرگرتیا لەبیر ناکرێت لە لایمە بەڕاستی هەر باسیشمان کردی و هەر دەژمینێتەوە ئەو بابەتە ئینشاءالله جێی متمانەی جەنابتان بووینە ئەمە تەنها هەرچی خۆمان جێبەجێ کردیە ئومێدمانە ئینشاءالله جێگەی متمانی و ڕەزامەندیەوەی بەڕێز بووبین سەلامەتی مامۆستاجیان دەستەکانتان خۆش بی دووبارە سڵاو و ڕێزم هەیە لە بۆ هەموو هەیئەی ئیداری مەکتەبەکەتان و هەر لە کەسی یەکەمەوە تا دوا کەس لە قوتابخانەکەتان گەلێک زۆر سپاس ئەو مامۆستایەکانی دیکەی سەرجەم بابەتەکانیش من لەگەرە تەنها بایۆلۆژی سەفەری کردبوو توێژەری کۆمەڵایەتیشمان هەمومان لێرەینا لە پشتی کاکە ژیارین ژیار بەشەکە لەمەوە ئینشاءالله هەرواش دەبینێتەوە سلامت دەبن ئینشاءالله خوددا هەمووتان موفق دەکا و سەرکەوتوو دەبن و تەمەندرێژ و لە ساغ دەمینێن لە بۆ ئەو خەڵکە فەقیدەی کە خەریکی خوێندنیە و هەر یەکەو بە ئەمەل و خەونەشی دەژیتن ئەمە ئینشاءالله هەمیشە لە خزمەتیاندا دەبین مەمنونتانین زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم کاکتۆری بەڕێز عەزیزی مەی خۆشەویستیمەی گەورەت کردین بۆ تەلەفۆنی ئینشاءالله ئەمە شانازی بە جەنابەت دەکەین چکە ساتێکی داریە و شار و وڵاتەی ئینشاءالله هەر موفق بی ممنون سپاس ممنون کاتێکی خۆش سەلامەتی کاکتۆر جان ڕێزمانێ چاوی مەی خۆشەویستی سەرچاو